هەفسەرۆکی کۆنسەی ڕێڤەبەرە کەجێکە جەمیل بایک بەشداری بەرنامەیە تایبەت ئاستێرک تیڤی بوو. بۆ ڕێبەرا بۆ ئەز هەرمەتی خوا گرەدەینی خوا دیار بکەم شخصی ڕێبەرا بۆدا بۆ گەلێ کورد یا سیاسەتە دمەشین بۆژی پەرگەلە قڕکردن و ئیشکەنجەی ئیمرالیە پۆلیتیکای قڕێژیان دەولەتا تورکیە لە دیژی ڕێبەرا بۆ پێکتێن ڕۆڵا هێزین کۆمپلۆگەر د پەرگەلە ئیمرالیەدە گرنگیە بەشداریە گەلێ کورد و دۆستن وی د چالەکیە کۆلنێدە سیاسەتە ئاکێپە مەهەپە بێ پێشەنگیە ئەردوغان ئاقەرکردنا گەلان ڕۆلا ڕێبەراپۆ ئاش بۆ چارەسەریە پرسگریکا کورد و هەموو پرسگرێکێن گەلان سیاسەتە پەدەکەیە دخوازی بە پێشتگیریە دەولەتە تورک لەسەر دەسەڵاتداریە ببینێ هەفسەرۆکی کۆنسەی ڕێڤەبەرا کەجێکە جەمیل بایک وان مژاران دنرخینە و بەرسەوە پرسێن ڕۆژنامەوان ئەرسین چاکسو ددە ساڵداگەری جمهوریەتی تورکیا پیرۆزکردنەدا ADP می konsolosluğu Türkiye wana kombinik çekir. Yani ve kombina bu çiçeği. Hedefi kaçıya. Ne tiştik peştekın ne var kayın? Dagir kiriye. برنامه تایبەت ڕۆژە شەمیە لە گۆر دەما بروکسلێ ساعت 4 لە گۆر دەما ئامەدێ ساعت 16 هوند رادیۆیە دەنگێ گەلدە دکارن گۆهداری بکەن. ئێرە ڕادیۆی دەنجی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان برای ڕێبەر ئۆجەلان و مەزلوم دینچی پارێزەری بۆ ئەنجامدانی دیدار لە ئیمراڵی داواکاری نوێیان پێشکەش بە سەرۆکایەتی داواکاری گشتی بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروەها بە هەمان مەبەست ئەمینە کۆنار خوشکی عومەر خەیری کۆنار پۆڵاتی یەڵدرم برای حەمڵی یەڵدرم و مەلیحا چەتین خوشکی ڤەیسی ئاکتاش بۆ ئەوەی دیدار لەگەڵ بنەماڵەکانیان ئەنجامدەن داواکاری نوێیان پێشکەش کرد. لە چوارچێوەی قۆناغی دووهەمی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە 16 تشرینی دووەم لە کۆلن لە ئەڵمانیا ڕێپێوان و گربوونەوە ئەنجام دەدرێت لە ئێستاشدا ئامادەکاریەکان بۆ چالاکیەکە دەستی پێکردو و بەردەوامە چەندین کەس و نوێنەری لایەنە سیاسی و ڕێکخراویەکان کە هاوسەرۆکانی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد لە ئەڵمانیا زوبەیدە زومڕت و ئەنگین سەفەری بۆ بەشداربوونی بەهێزی گەل لە ڕێپێوانەکەدا لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیک لە ئامادەکردنی ئاڵا و پێداویستی دیکەدان بۆ چالاکیەکە. شادێ مژدارێ ji bo azadiya birêz canan şikêrandina hejîta hovane em ê kirin bin û hûn jî werin ji ber ku em tenê nabin divê em hemû hêza xwe bikin yek gel ku em vê derê hêza xwe bikin yek dunyayê dengê me bibihîze ev hovanetiya li ser gelê Kurd tê ferzkirin û politikayê qayoma qehkirina li ser ciwanên me zîndana û vê dadiya li ser seroka û hejîta li îmralî hattî ferzkirin ve bêşkêrandin em hemû hevre roja şadê mijdarê li Köln'ün û benda wane benda gelê xwe ne silav rê serkeftin ya gelê Kurd ne. Gelê me hêja ve dizanin di şanzê mijdarê da li Kölnê doysê meşekî navendî wê tebahî Ewropayê tevî bibe ji bo çareseriya gelê Kurd ji bo fizîkî azadiya rêber. Apo em lazim e ku bi hevra yani çi Kurd, Türk, Arab, Laz, Avrupî fark naka li bir dera demokrasî ji me hemû ra pêwîst e rojdata navî ra pêwîst e ji ber vê yekê em bang li tevê gelê xwe dikin şandê mijdarê werin tevî meşameya navendî bibin. Li ser navê Kormedê û Konfederasyona Almanya û Federasyona me tetmet em li bir dera banga weziyet kirin. ڕۆژی دەیتشنی دووم لە لەندەن ڕێپێوانێکی گەورە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت بە مەبەستی بەشداریکردن لە ڕێپێوانەکەدا هەزاران پۆستەر و تراک دابش کراون و ئامادەکاریەکانیش کراون. من
مرحبا دم باش ولد پارێزên hêjan me îro li vê derê li bajarê Lîvurgulê kolana hêrî qelebelek me çadir vegiriye li çerçeva azadiya Birêz Öcalan û çareseriya pirsgirêka Kurd ya polîtîk wek hûn jî dibînin li vê derê hem derbarê hêvajoya ku niha didome hem agahiyê didine însana li vê derê belavoka belavê didine hem jî di çerçeva azadiyê da hem bangawaziyê li Kurdê li Lîvurgulê dostê Kurdan dikin ku dehî mijdarê çalakiyek li Londonê heye ew ji bo azadiya seroka Kurd hem li vê derê însana deweta wê çalakiyê dikin di wesîla vê vîdeoyê de em dixwazin rasî bangawaziyekê ji bo gelê xwe derdorê Brîtanya bikin dostê xwe bikine dehî mijdarê werin beşdara çalakiyê bibine bi me re mil bimeşin ji bo ku em azadiya seroka bo tekez bikin ji ber ku azadiya seroka bo ya fîzîkî giring e di rojilatê navîn da dema ku seroka bo fîzîkî azadiya xwe tekez bike di şexsê azadiya seroka bo da çareseriya pirsgirêka Kurd û a rojilata navîn we me encam bibe. بۆ مەشە دەهێ مژدارێ ئیرۆ ئەم دەرکەتەن ئاڵانیان داڵانێتەوە بەڵام ئەم جیهێ داستنێنە ئەم هەموو ئەسنەفا زیارەتا دەکەن ئەمان داوەتێ مەشێ دەکەن ئەم داوەتە مەشێ دەکەن دەهێ مەهێدا emi serkeftin bakın yan serkeftin. Pazar günkü yürüyüşten haberin var mı Heval? Bizim bu pazar günü yürüyüşümüz var değil mi Heval? Yani gruplardan mesaj geliyor değil mi sana? Vallahi Heval biliyorsun süreç biraz yoğun. Mümkün mertebede bütün arkadaşlarımızı kapmaya çalışıyoruz. Tamam pazar günü çevrene de söylersen çok iyi olur. 1.30'da Londra'da BBC tamam binasının önünde kendine olacak. iyi bak. Görüşürüz. Tamam ben şimdi sana mesaj olarak da atarım. Sen de bütün arkadaşlara, çevrendeki insanlara duyur. بەرپرسانی ئەنجومەنی ئەوروپا و چاودێری مافەکانی مرۆڤ لەبارەی دوورخستنەوەی سێ سەرۆک شارەوانی کورد لەلایەن دەوڵەتی تورکەوە و دانانی قەیوم لا جێگەیان ڕایانگەیان لابردنی کەسانی جێی متمانە باتوندی ئیدانە دەکەین و ئەو هەنگاوە هەڕەشەیە بۆ سەر دیموکراسی لا تورکیا. سەرۆکی کۆنگرەی ئیرادەی ناوچەی و خۆجێیی ئەنجومەنی ئەوروپا ڕایگەیان دوورخستنەوەی سێ سەرۆک شارەوانی کورد هەڕەشەیە بۆ سەر پرۆسەی دیموکراسی لا تورکیا و هەروەها بەڕێوەبەری بەشی ئەوروپا و ئاسیایی ناوەندی چاودێری مافی مرۆڤیش ڕایگەیان ئەو هەڵمەتەی دەوڵەتی تورکیا زیان با وڵاتەکە دەگەێنێت و پێشلکردنی مافی زیاتر لە 1 ملیۆن دەنگدەری کوردانی باکووری کوردستانە. جێ ئاماژە لا چالەکەکانی دژی سەپاندنی قەیوم بەسەر شارەوانیەکانی مەردین ئێلح و خەلفەتی پۆلیسی ڕژێمی ئاکەپا مەهەپە زیاتر لە 92 کەسیان دەست بەسەر کردووە و تا دێر ژمارەکە زیاتر دەبێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەل لە ڕاگەیاندراوێکدا سێگەری لای شەهیدی بەبیر هێنایەوە کە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. هەپەگەل لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە 12 ئەیلولی 2020 لە هەرێمەکانی پاراستنی مدیا لە ئەنجامی هێرشێکی دوژمندا هەواڵانی هێژای میلیتانی ئاپۆیمان جانشێر دەمهات و شەرگەڕ شەهید بوون. بەڕێز و پێزانینەوە یادی هەواڵانی شەهیدمان دەکەینەوە. هەپەگەڕاشی گەیاندوە هەواڵانمان جانشێر دەمهات و شەڕگەر لا دەژی دەوڵەتی تورکی داگیرکەر کە هێرشی سەر هەبوونی گەلەکەمان دەکات و لەسەر ئەو بنەمایە هەموو جۆرە هێرش فشار و ئەشکەنجەیەک بەڕەوا دەبینێت با ئامانجی مسوگەرکردنی ئازادی گەلەکەمان بەشداری نێو ڕیزەکانی گەریلا بوون و لە ژیانی تێکۆشانیاندا هەوڵیاندا ئەم ئەرکە مێژووی خۆیان جێبەجێ بکەن. هەواڵانمان جانشێر دەمهات و شەڕگەر کە ڕۆڵەی هێژای گەلەکەمان بوون بە هەموو شێوەیەک ژیانی خۆیان فیدای تێکۆشانی ئازادیمان کرد و بەم هەڵوێستەوە بوونە نمونە بۆ گەنجانی کوردستان. هەبەگەل لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەیدا باسی لەوە کردووە هەواڵانمان لە پراکتیکدا نیشانیاندا ڕێبازی هەرە کاریگەل لا دژی هێرشەکانی تورکی قڕکردا تێکۆشانی گەریلایەتیە لا چیەکانی کوردستان و بۆ گەنجانی کوردستان بوونە بە بانگەوازی بەرخۆدان. هاوڕێیانمان جانشێر دەمهات و شەڕگەر لە هەموو بستەخاکێکی هەریمەکانی پاراستنی مدیادا لە تێکۆشاندا بوون و هەموو گۆڕەپانێکیان گۆڕا بۆ قەڵای بەرخۆدان و ڕێگەیان نەدا بە داگیرکەران وەک ڕێهەواڵانی جانشێر و دەمهات و شەرگەڕ
بەڵێن ماندووپات دەکەینەوە بە دڵنیایەوە ئامانجەکەیان بگەێنین بە سەرکەوتن. لا کۆتاییشدا هەپەگا دەڵێت لەسەر ئەم بنەمایە یادی هەواڵانمان زیندوو ڕادەگرین. سەرساغی خۆمان بۆ بنەماڵی هێژای هەواڵانمان جانشێر دەمهات و شەڕگەر و تەواوی گەلی کوردستان دەخوازین و بەڵێن دووپات دەکەینەوە لە کوردستانی ئازاددا یادیان زیندوو ڕاگرین. هەپەگە ناسنامی ئەو شەهیدانەی بەم شێوەیە خستووەتە ڕوو. سەداد ئاتیلگان با ناسناوی جانشێر ئارنووس لە وان لەدایک بووە و لە 12 ئەیلولی 2020 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هەروەها میران شاهینلی با ناسناوی دەمهات لەجێ ئەویش لە ئامەد لەدایک بووە و حەسەن ئۆز با ناسناوی شەڕگەر ئامەد لە ئامەد لەدایک بووە و لە 12 ئەیلولی 2020 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. لە شاری ماردینی باکووری کوردستان ژنان درێژە بە چالاکیەکانیان لا دژی دانانی قەیوم لە شارەوانیەکان دەدەن. بەبی گۆپالیشی مابێ ئەسێت بەرخۆ بدێن ئەسێت بەرخۆ بدێن بەرخۆدان ژیان عەدالەتنێ لەسەر گەلێمە سەر ملەتێمە سەر شارەداریێ منێ ئیرۆڤان شارەداریانە مەب شخصی ڕحێ خۆ تەنێ نەستن دیگە بی ئیرادا گەلێ بیرادا بیگەلی ئەو شارەداری هاتی سندێن بژی بەرخەدانا گەلێ کورد تجاری سەرێ خۆ زلمێ ڕدانینێ چت بە میگشی بابێ نالیکی لێ ئیرۆ بانکامش گەلێ قۆسەر گەلێ مێردینێ گەلێ بێ تۆپلێژ دەربە هوندڕە هەیە هەر کەس برا شارەداری خۆ خودی دەرکەبێن داوا حەقی خۆتکن شارەداری ئامەیە مەش دەولەتێ نەسەندیە ئامەیە ئەم بە حەلقێ خۆ ئەم بە ملەتێ خۆ ئەم بە ئیسانی خۆ هاتنە بێ دەرێ دەولەتە ینی بەرە دەستێ خۆ سەر ئیرادا گەلێ کورد بکشێنێ ام بحقوقيه بعدالته يعني ام قبول تكن يعني بس قيوم ما تشوف بجمع الظلميه باش قناه تشتكي ديترا ما قبول ناكن إرادة ما قبول ناكنا اقتدارا AKP و MHP بوه ذهنیتا خونی قرش بوان پرگال خونی قرش دیسا رژیما قایم بکار آنین و إرادة گلمه گاز دوی برا دستی خوش إرادة گل هلکشین براش دف جی إرادة ما بردن برا لسر حقی ما نچیرن يعني و کدا می برا کدا کدخوارا نخون يعني ئۆپەراسیۆنی ئاسایشی بەردەوام کە لەلایەن یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا و هێزەکانی سووریای دموکراتی قەسەدە و هەروە هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ پاکسازیکردنی کامپی هۆڵ گوندەکانی دەوروبەری و لا دژی چەتەکانی داعش دەستی پێکرد بوو لە ڕۆژی سێمی خۆیدا و لە قۆناغی دوومدا بەردەوامە. هێزەکانی بەشدار لە ئۆپەراسیۆنی ئاسایشی بەردەوام لە ڕاگەیاندراوێکدا خستیانە ڕوو زۆربەی ئامانجەکانی ئۆپەراسیۆن لە ڕۆژی دوومدا پێکهاتوون. لە قۆناغی یەکەمدا هەریکە لە ناوچەکانی کەمپی هۆڵ تاکو سنووری عێراق هۆڵ بەرەو تەلحەمس هەروەها هۆڵ بەرەو حەسەکە شەدادە و ئەریشەی پاکسازی کراون. هەروەها لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە حوچەتەی دیکەی داعش دەستگیر کراون و بەم شێوەیە ژمارەی ئەو چەکدارانەی کە لە دوو ڕۆژی یەکەمی ئۆپەراسیۆنەکەدا دەستگیر کراون بۆ 47 کەس بەرز بوویەوە. هەروەها دەست بەسەر ڕێژەیەکی زۆری چەک و کەرەستەی سەربازیشدا گیراوە. سعدی ئەحمەد پیرە و تەبێژیەنەکە لەبارەی بڕیارەکەی دادگای ڕەسافە سەبارەت بە بێتاوانی و کەسانەی تۆمەتبارکراو بوون با سووتاندنی بازاڕەکانی هەولێر و دهۆک و کەرکووک ڕاگەیان پێویستە ئەو لایەنانەی پێش دادگا با سێناریۆی جۆراوجۆر بڕیار لە کەیسە ئەمنیەکان دەدەن و لایەنەکانی تری پێ تۆمەتبار دەکەن سزا بدرێن و لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێ. وتیشی ئەو لایەنانی کە خۆیان بە پارێزەری سەروەری یاسا دەزانن خۆیان سێناریۆی جۆراوجۆر بۆ ڕووداوەکان بەرهەم دەهێن و بە ئامانجی سیاسی بابەتەکان دەشێوێنن. هەروەها سعدی پیرە ئەوەشی خستە ڕوو پێویستە ئەو کەس و لایەنانەی کە ناویان زڕێنراوە سکاڵای یاسایی دژ ئەو لایەنە تۆمار بکەن و ئێمەش وەک یەکیەتی مافی خۆمانە لە ڕێناوەندی کاروباری یاساییەوە سکاڵا تۆمار بکەین. هەرچەندە پێشتر پەدەکە وەزارەتی ناوخۆی عێراق سێناریۆیەکیان داڕشت و لە هەوڵی پلانگێڕیدا بوون دژی تەفگەری ئازادی پەکەکە، بەڵام ڕۆژی 5 ئەم مانگە دادگای ڕەسافەی بەغدا بە بڕیارێک پلانگێڕیەکانی هەڵوەشاندەوە کە گوایە پەکەکە بازاڕەکانی هەولێر دهۆک و کەرکووکی سووتاندووە. بڕیاریدا کە ئەو سێ کەسەی تۆمەتی سووتاندنی بازاڕەکان و ئەندامبوونی پەکەکیان لەسرە بەهۆی نەبوونی بەڵگەوە ئازاد بکرێن.
سزای لە سێدارەدانی فەرامەرز ئینتیساری و جەلیل ئیقباڵیزادە دوو بەندکراوی خەڵکی نورابادی لۆرستان کا پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە سزای لە سێدارەدانیان بۆ دەرچوو بوو لە زیندانی قزل حساری کەرە جێبەجێکراوە بە پێی ئەو زانیاریانەی کە باتۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان گەیشتووە ئەم دوو بەندکراوە بە مەبەستی جێبەجێکردنی سزاکە ڕەوانەی ژووری تاکە کەسیەکانی زیندانی قزل حساری کەرەج کرابوون و پێرە بەیانی ڕۆژی چوارشەممە 6 نۆڤەمبەر هەر لەو زیندانەدا لە سێدارە دراون. جەلال ئیقباڵیزادە خەڵکی شاری سەحنای کرماشان نزیکەی 4 ساڵ لەمەوە پێش و فەرامەرز ئینتیساری خەڵکی نورابادی لۆرستان نزیکەی 7 ساڵ لەمەوە پێش لە دوو دۆسیە جیاوازدا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە دەست بەسەر کرابوون و سزای لا سێدارەدانیان بۆ دەرچوو بوو. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان مێنن لا خێر و خۆشیدا. هەفسەرۆکی کۆنسەی ڕێڤەبەرە کەجێکە جەمیل بایک بەشداری بەرنامەیە تایبەت ئاستێرک تیڤی بوو. بۆ ڕێبەرا بۆ ئەز هەرمەتی خوا گرەدەینی خوا دیار دکم شخصی ڕێبەرا بۆدا بۆ گەلەی کورد و سیاسەتە دمەشین بۆێژی پەرگەلە قڕکردن و ئیشکەنجەی ئیمرالیە پۆلیتیکایên قڕێژیên دەولەتا تورکیە لە dijî rêbera popêk tên. Rola hêzên komproger di pergala Îmraliyê de giringiya beşdariya gelê Kurd û dostên wî di çalakiya kolnê de siyaseta AKP MHP bê pêşengiya Erdogan a qirkirina gelan. Rola rêberapo a ji bo çareseriya pirsgirêka Kurd û hemû pirsgirêkên gelan. Siyaseta PDK ya dixwazî bi pêştkiriya dewleta Tirk li ser desthilatdariyê bimîne. Hevserokê Konseyê Rêvebera Kecekê Cemîl Bayik van mijaran dinirxîne û bersiva pirsên rojnamevan Ersîn Çaksû dide. Salvegerê Cumhuriyetê Tirkiye pîrozkirine da ADP, MİT, Konsolosiyê Tirkiye wana kombinik çekir. Yani vê kombîna boçî çev hedefê xwe çi ye? Niha tiştekî pêşdixin ne war qayîn dagirkiriye. Bernameya taybet Roja Şemiye li gor dema Brükselê saet 4'dan li gor dema Amedê saet 16'dan hûn radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Hûn li radyoya dengê gel guhdar dikin ve denga roj hava. برنامه و دنگا روژاوا ده از کردیار درعی بورمه گلک گشدان ده دورده چه بونه سروک امریکا هاته گوهردن گلک گمان هنه کد روژلاتا ناوینده و چی ببه پاش روژا باکو روژلات سوریه و دوزا کردی جبان الخاندن وان مجاره بمره دکتور لقمان عبدالله اندام کمیتا تکلین پارتی اکتیا دموکراتیک پیاده لی کانتونا جزیره انقراتنا و دکن دکتور سر چاوا اهلا وسهلا بله دکتور شخوا که جارا یکی هم حبیتین ابتara دکن لی براستی جی دیدم که ده گو پر گوهردن هنه دوره ده وک روژلات آنابین جهانش گوهردن چه دبن لدست بکه ده خواندن آوه جهاتنا سروک امریکایی نهره چاوه بگمان يعني ممكن زارن يعني سياستا نعمل توي سياستا عالمي إذا قريدا نافندا بريار يعني نقريدا مثلا أشخاصا بلكي شخص دينا قهرتن ترى أفران بارتيا جمهورية أبناك ديمقراطة لأما أبناك جد بهم تاري ده دمينا بروتوكول شكل بقو بريار هم كونغرس ده هم النواب ده وهم بريار نابنا تويت ساندن أف دمينن يعني دمينه هام شك
بچوک هیاش بۆ va سەرۆکا و کاربن هەکە گوهارتنا بخوازن بکەن نە ئەو ڤیناوەیانژی ئەو ئازادیە یا مطلق بوار هەیە و کاربن بریار یانژی کاربن vê çikê بگوهارن ئەمما ئەم کارن بێژن نەک سەفقات جارنا ئەو نەرینەی خۆ دن گۆر وێ ناکە کارن مەجلس شیوخ و کۆنگرس وانە کارن علی خۆ دەبێنن و سەفقاتێک و ئەو دخوازن پێک بێنن طالب كيف صار برجوندي الجوري برجوندي وكذا خدمتها برجوندي هذا أم كارم بيجن فيناك رولك تيجي زاندن يعني هر سروكا كي كاري بصمك خوجي بهدي دريا جو كاركي جو بكي مثلا ممكن هما قلت صفاك يانجي بريارك يانجي بخوازة تشتكي اكتيف براكتيك بين سر أرضي كاري وشاخي بلكي فيناي هابي كاري قرتني بله دكتور وقا وندزانن ده 2019 ده دما داگر کرنا سرکانی و گرسپی ده و ترامپ بریارک داو داگر کرن هات کرن مترسیا با کروجلات سوریه وقت گل جهه گلو دیسا دوباره بن ارتشتانا آنجی وقت بجه سازی امریکا نما بیتشتی قبول دکن براستی من هم گوت يعني سياستان عملت سياسة أمريكية تايبات بمختاجو جوزاني بنوي ترامب عيني خب من نفسه كريالي خوي بري بكي از يقيناكم ترامب بهالبجارت ناصر كتبانا هروان ها ترامب سوزن دانا وسوزي كهرتنا خوا سوزن دانا حتى جو هاتيا قبول كرن وك سلوك أمريكا وري ناف نشان كرن جبولوجي أدبيجم أو بريار أو قاطع كوش أو بريارك وداعب شاخي كريداي بهن برجواندين حن أمريكي هم رئيس بون لأما أنها بهم روش قد كي كهرتيا إذا نما كاري وي بريار يانجي سري خواتش تيولو بكي بهتر روشة هاريميجي إذا قبولناك بواتش تيولو بيك بيني دورش خوا قوت آني زمان وكا أمريكا دزگهن أو خباطة خاطرين كونغرسي بنتاغون هي سروك أمريكا هيا دنارين أودت بشتي فانگو هد نگود أمريكا ده چيبو تيساندن أوه انعكاس أوه سر رجلات ناوين ويچبه وقت ما قلت هنا خطكي هاتيا بري رسم كرن نخشاريك هاتيا دانين بري ده صارانما أتبيم أو ريهاني كي بردوام به سواء نسلك أمريكا هات جوهرتن نهات جوهرتن أو ري بردوام به أما تبي دستكك يعني أفسروك سواء أمريكا ولا أي دولة كده تبي دستكك جبوا فاق جوهرتنا بيك بيرن جوهرتنين نخشاريا رجعت نافين أمزان هرصة صالتين وجوهرندن طيبت هريما رجعت نافين أفصل صالي نوجي أتبيم ورولك كردات ذهبي وجهك كردات ذهبي جبرجو كرد خو أثبات كرنا زيدي 6 مليون مروفا إنسانة كسيها هجمارة يعني إذا قبولنا به وقف هجمارة مظن وق نتوق جو بي يعني باش جو كرن وبيت عميش كرن دفي ساليان ودا كرد هم ما فكي واجهها به بقول كرد الكراهية ديرو كده قالك اشتيانايا قالك بيشكتيا قالك آزادي خوازا تعديل تكتيناكي بهترج الظلم وزور لهاتيا كرن من دستي قدتيا جواري شاردارية جواري حمود شتن بيروز دنيا يديا جبولوجي أدبيم كرد وك كيان وك ساتو لرك جهكي وهبي كادو خوينا كرداجي ناي بشتوه كرن جبال قو قالك كدانين قالك تعب تانين همبري تيرورا هري مظن ديرو كده تمروفاهية دا او جناع داعش همبري بنا شر كرن مروفاهي حموجي خلاص كرن اد بيجم قالك وفاداريك بيجو